زۆر کات ئەبینین کە پێشانگە بۆ فۆتۆ دەکرێتەوە و ساڵانە چەندین پێشانگەی فۆتۆگرافی دەکرێتەوە. لە ئێستادا پێشانگەیەک بە پێچەوانە بۆ نزیکەی 1000 کامێرا کراوەتەوە کە تایدا چیرۆکی ئەو کامێرایانە یاخود ئەو بابەتانی کە بۆ کامێرایانە تۆمار کراون دەگەڕێتەوە کە لەلایەن کامێرامان ساڵح حەمەکەریمەوە ئامادەکراون. پێشانگای ئەزموونگەری چیرۆکی 1000 کامێرا پێشانگایەکی تایبەت بە نمایشکردنی نزیکەی 1000 کامێرای جۆرا و جۆر و باسکردنی مێژوو چیرۆکی کامێراکان لەلایەن ئەزموونگەر ساڵح حەمەکەریم ئامادەکراوە. بڕیاریشە پێشانگا کە ڕۆژی یەکشەمە 14 مانگ سەعات 7 ئێوارە لە سلێمانی لە گەلەری ئارت فرۆش بڕێوە بچێت.